بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، ئێمە لە وەخت و کاتی ساڵڕۆژی کۆچی پێغەمبەرین صلی الله عليه وسلم، کۆچێکی زۆر زۆر گەورە. پێغەمبەر صلی الله عليه وسلم یادی لەدایکبوونی یاخود فەتحی مەککە یا جەنگی بەدر یا خەیبەر یاخود هیچ وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبووە ساڵڕۆژی ساڵی ئیسلامی، واتە نەبوو بە ساڵێک یاخود بە ڕۆژی سەرەتای هاتنی ئیسلام یاخود سەرەتای کۆچی و هیجری، بەڵکو کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوویە ئەوە. بۆچی کۆچ؟ لەبەرەوەی حادیسە و ڕووداوێکی زۆر زۆر گەورەیە، مانووبوون و مەشەقەت و هیلاکەتێکی زۆر قورسی تایە، بەجێهێڵانی نیشتیمانی تایە، بەجێهێڵانی خۆشەویستانی تایە، بەجێهێڵانی دنیایەک لە حەز و ئاواتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مەککەی خۆشویستووە، شارەکەی خۆی خۆشویستووە. ئەگەر مەککە ئەگەر خەڵکەکەی منیان دەرنەکردایە ئەوە هەرگیز تۆم بەجێ ناهێڵا. هەر بۆیە قورئان لە کاتێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێ بۆ ئەشکەوتی ثەور لەگەڵ حەزرەتی ئەبوبەکرا، لەو کاتا سوورەتی قەسەس دابەزێ کە باسی حەزرەتی موساکە کە چۆن یەکێک لە ئەهلی شارەکەیەت بۆ لای حەزرەتی موسا ئەڵێ فریای خۆ بکەوە تا نیان کوشتووی حەزرەتی موساش کۆچەکات و کە ئەڕوات شارەکەی خۆی یا وڵاتەکەی خۆی میسر بەجێ هێڵێتەوە چێ بەرەو مەدیەن و ئەچێتە ئەو وڵاتە. لەو کاتەیە خوای گەورە بۆ دڵنەوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئاەتانە بۆ سوورەتی قەسەس دابەزێنێت وليكك لآية كان كأفرميت إن الذي فرض عليك القرآن لرادك إلى معاد. أقريته بو أمشاري مكة هروكو شون حزرتي موسى رزقاري بو وحزرتي موسى قراية وبو مصر برسري برس وبو فرعون دسو دايركي همو يتياشو إشارتي معنوي زور قولي تيايا كشاري مكة رزقارة كيت وقريته بو أمشاري كي استا بريان كردويتو راوي النبي وأيان هي بتكوجن وصحابة كان لنا وبرنو تو شاري خود بجيه ليشي بو مدينة ويا بيغمبري خوا صلى الله عليه وسلم لتمني بنجاو سي صالية حضرتي أبو بكر لتمني بنجاو يك صالية سرك يا بشاخي كوكو أم شاخيها نزيكي 2 ساعات ونيو ببي أي بريها تا أقاتا أشكوتي ثور أقاتا وأشكوتا لسروا كأقاتا أشكوتا كاللبيش تاوكو خواي قورام فرستي ڕزگار بوون لە 3 دانە ڕۆژ لەو ئەشکەوتەیە ئامێنێتەوە. خوای گەورە بوراق نانێرێ بۆ حەزرەتی محەممەد الموستەفا تا ڕزگاری بکە، بە شێوەی معجزە لەوێ ڕزگاری نابێت، بەڵکو خوای گەورە ڕزگاریەکە بەو شێوەی کە ئینسان بتوانێت، مرۆڤەکان بتوانن، ئوممەتی محەممەد بتوانێت جیهاد و تێکۆشان بکات و هەوڵ بە تاوەکو خۆی ڕزگار بکات. دەڵێن یەکێک لە هۆکارەکانی تەوبەکردن و هیجرەتکردنی ئیبراهیمی کوڕی ئەدهەم لە جەنجاڵیەکانی گوناهەوە بۆ مەملەکەتی نور و هیدایەت و تەوبە ئەوە بوو کە ڕۆژێکیان بۆ ڕاوشکار لایدایە شوێنێک و ئەوێکی دەسەڵاتدار سفرەی بۆ ڕازێنرایەوە. قەلە ڕەشێک هاتە قەراغی سفرەکە و جورئەتی بردنی نانێکی کرد و هەڵفڕی. ئیبراهیم بە ئاماژەی زانی یان لەسەر هێڵی هێما بردیان سەری سوڕما، سواری ئەسپەکەی بوو، پیاگەیشت و ئەم سوارە لەسەر زەوی دوای باڵڕەشێک کەوتووە لە ئاسمان، کەوتە پشتی کێوێک و لە شیوێک لە دوورەوە بینی لە شوێنێ باڵەکانی نەوی کرد و دەستنیشانی شوێنەکەی کرد و گەشتە ئەو جێگایە و بەڵام چه ببینێت؟ لە چۆڵەوانیەکی دوورە دەست لە ناو درەختە باڵا بەرز و شاندا کەوتۆکانە پیاوێک لەسەر پشت دەستەکانی لە دواوە بەسراوەتەوە و توانای هیچی نییە. ئیبراهیم هەڵی ساندەوە و دەستەکانی کردەوە و سەبەبی ئەم حاڵەی لێپرسی. پیاوە وتی من بازرگان بووم و جەردە و دزە کارامەکان هەموو پارە و سامانەکەیان لێسەندم و هەفتەیەکە لەم چۆڵەوانیە فڕیان داوم، کەس نەهاتووە بەلامدا و خۆشم هیچم لە دەست نەهاتووە. ڕۆژانە ئەم قەلە ڕەشە ئەم نانەی کردووە بەدەممەوە و لە برسانە مردوم، لەسەر سنگم پارچە پارچەی ئەکات و دەمداتێ. ئیبراهیمی کوڕی ئەدهەم
پیاوەی لە پشتی ئەسپەکەی سەرخست و گەڕایەوە و تەوبەی کرد و جلو بەرگی فەقیرانەی ڕێی خوای پۆشی و بەندەکانی ئازاد کرد و ئاخرەت و قیامەتی هەڵبژارد و عەسای مەردانی ڕێی خوای بەدەستەوە گرت و بەبێ زاد و خۆراک ڕووی لە مەملەکەتی نووری حیجاز و مەککە کرد و هەتا وەفاتی کرد ئەو ڕێگەیەی بەرنەدا. ئەگەر کتێبە زۆرەکانی موسڵمانان لە ئەندەلوس نەسووتایە، ئەوە ئێستا ئێمە لە ناو گەلەستێرە و مەجەڕەکانە گەشتمانە کرد. ئەمە وتەی موسڵمانێک نییە کە بە عاتیفە یا بە سۆزداری دینداری و موسڵمانەتی و ئیسلامەتی لە جیهانی ئیسلامی ئەوتوێتی. ئەم وتەیە وتەی زانای فیزیایی فەڕەنسی بێرکۆریە کە خەڵاتی نۆبڵی فیزیای وەرگرتووە لە ساڵ 1930 کە ئەڵێ ئێمە توانیمان زەڕە و ئەتۆم دابەش و تەقسیم بکەین بەس بەهی خۆمان نا، بە زانستی خۆمان نا، بەهۆی پشتبەستنمان بە 30 کتێب کە لە پاشماوەی کتێبەکانی شارستانیتی ئیسلامی ئەندەلوس مابوویەوە. ئەگەر ئەو کتێبە زۆرانەی موسڵمانان لە ئەندەلوسان نەفەوتێنرایە و نەسووتایە لە ناو نەبرایە، ئەوە ئەمڕۆ ئێمە گەشتی گەلەستێرەکان و ناو مەجەڕەکانی گردوونمانە کرد بەهۆی زانستی موسڵمانانەوە. ملحید و بێدینێکی نەزانی مەحالیش یەت و دواکەوتنی ئێمەی وڵاتانی ئیسلامی و کوردەواری خۆمان وابەستەی ئیسلام ئەکات. بەڕاستی ئینساف و زانست و واقع پشتگیری هیچ دیاردەیەکی ئیلحادی ناکات و هیچ وتەیەکی ئەوان ناکات. سوهەیبی ڕۆمی کە کۆچەکات لە شاری مەکەوە بۆ مەدینە، سوهەیب کاتی خۆی تەمان بە بەندەی و بە دەست بەسەری هێنایانەتە مەکە، لەوێ وردە کە ئازاد دەبێت و دوایەوە ئیمکانیت و پارەیەکی دەسەکەوێت، دەوڵەمە نەبێت، کە دەوڵەمە نەبێت موسڵمان نەبێت و دوایی ئەوێت کۆچ بکا بۆ مەدینە. کافرەکانی مەکە ڕێی لێگرن ئەڵێن سوهەیب تۆ هیچت نەبوو هاتیتە ناو ئێمە، پارەت نەبوو، ئیمکانیاتت نەبوو، ئێستا بوویتە خاوەنی پارە و سامان و وەزعی باش بووە و بە پارەکەتەوە ئەتەوێ بچی بۆ لای محەممەد بۆ مەدینە نایەڵی. تەمەن مەکەیەکان یەکەم شتێکە لە بەرچاویانە گر بەرژەوەندی و پارە و مەنسەب و پلەپایی خۆیان بوو. بۆیە هەموو جار کاتێک کە ئەگەر موسڵمانە دەستی لە پارەکەی خۆی هەڵگرتایە وازیان لێ هێنا. بۆیە سوهەیب وتی ئەگەر شوێنی پارە و سامانەکەی خۆمتان پێ بڵێم لە شاری مەکەیە وازم لێ هێن بە خۆم و دینەکەمەوە بچم بۆ خزمەتی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، وتیان وازم لێ هێنین. ئەوان پارەکەیان مەبەست بوو. شوێنەکەی پێوتن لە مەکە لە فڵان شوێن من سەرۆت و سامانەکەی خۆم شاردۆتەوە یا خوددام ناوە لای فڵان کەس، بڕۆن وەری بگرن و بیبەن، پێی نەبوو. ئەوەنە موسڵمان جێگەی سیقە بوو، ئەوەنە جێگەی دڵنیایی بوو تەنانەت لای کافرەکانی مەکەش، نەک هەر حەزرەتی محەممەد المستەفا صلی الله علیه و سلم محەممەد الئەمین بوو، بەڵکو هەموو ئیماندارە هەموو سەحابەیە ئەمین بوو و کەسێک بوو کە سیقەی تەواویان پێ کرد. بۆیە گەڕانەوە نەیانوت سوهەیب تۆ لەگەڵ خۆمان وەرەوە با بزانین ڕاست دەکەی، نەخێر سیقەیان هەبوو کە سوهەیب ڕاست دەکات چونکە موسڵمان درۆ ناکات. لەبەرەوە گەڕانەوە بۆ مەکە و سەرۆت و سامانەکەیان برد و وازیان لە سوهەیب هێنا تاوەکو بچێ بۆ مەدینە بە خۆی دینەکەیەوە سەرفراز بوو. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قازانجێ کرد سوهەیب لەگەڵ گەیشتە مەدینە ئەوەی فەرمووی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە موعجیزە ئاگاداری هەموو شتێکە، ئەزانێ کە سوهەیب لە ڕێگەوەیان پێوتووە بۆ جۆرەی کردووە و قازانجێ کرد ئەی سوهەیب کە ماڵی دنیات گۆڕیەوە و فرێددا بۆیان و بە ئەوان خاوەنی ماڵ بن و تۆ خاوەنی دینەکە بە. سیرات بۆ بەسیرەت باشە و بە بەسەر مەیبینن و بە بەسیرەت سەیری بکەن و حاڵی ببن. سیرەتی ئەم حەزرەتی فەخری ئەکوانە صلی الله عليه وسلم مێژوو نییە ڕابردوو بێت، ئێستاش نییە لە دەست دەرچێت، داهاتوویەکی نەهاتووش نییە. سیرات تێکەڵ بە شانەی تاڵتاڵی وجودمان بووە، مەتانەتی خشتی بوونمانە و ناهێڵێ بڕمێین. حەزرەت صلی الله عليه وسلم معدەنی ئاکار و ئەخلاقی بەرەی مرۆڤایەتیە. نادیدەگرتنی ئەو صلی الله عليه وسلم تۆسقاڵێکی حەقیقەت ناشێوێنێت.
هەجری هیجرەت مەکەن و دائیمەن پێ بەپێی ئەو نازدارە صلی الله عليه وسلم هیجرەت بکەن، کەشکۆڵەکانتان پڕ بکەن لە پریاسکەکەی ئەسما و لە بەرچینەکەی عەداس و لە زەنگۆڵەی ئەسپی شین پۆشی ڕێی مەدینە کە حەزرەتی لە کۆڵناوە و شانازی لە دەستنێیاوە. لەم دەشتی سارایە جوامێرەکەی گەردوون ببینن کۆچەکات و ڕووبار بە ئاوەدانی ئاشنا دەکات. سوراقەی کوڕی مالک دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم حەزرەتی ئەبوبەکر کەوت کە زانی خەڵکی قوڕەیش 100 وشتر ئەکەنە خەڵاتی ئەو کەسێکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە زیندویی یاخود بە مردووی تەسلیمی مەکە بکاتەوە. طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم دوو کەسی لەگەڵایە کە ئەویش حەزرەتی ئەبوبەکر و دەلیلەکەیشانە کە دلیلەکەیان مشرک بووە تا مسلمانیش نەبوو. حەزرەتی ئەبوبەکر لە ترسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو دیوی پێغەمبەریە کرد صلی الله علیه و سلم، ئەهاتە لای چەپی هاتە لای ڕاستیە چۆ پێشە چۆ دواو. پێغەمبەر فەرمووی بۆ ئەکەی ئەبوبەکر فەرمووی ئەترسم لە پێشەوە بێنە ترسم لەم لاوە بێن یا ڕەسوڵ الله، یعنی خۆیان کردە قوربانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لەسەر خۆ و هێمن بوو. وەختێکی زانی لە دوورەوە سوراقە دەرکەوت. حەزرەتی ئەبوبەکر فەرمووی یا ڕەسوڵ الله یەکێک بە دوامانەوەی بە ئەسپێکەوە هاتووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی خوێند و هێمن بۆ خۆی ڕۆشت، بەڵام حەزرەتی ئەبوبەکر ترسی لێ نیش. کاتێک کە سوراقە نزیک بوویەوە کە ویستی خەیاڵی خراپ بوو بۆ ئەوەی کەوا پەلاماری پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزرەتی ئەبوبەکر بە یەکسەر ئەسپەکەی گلا کەوت کە کەوت هەڵسایە و جارێکی تر سواری ئەسپەکەی بوویەوە. طبعا پێش ئەوەی کەوا لە ئەسپەکەی بکەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ئەوەی فەرمووی اللهم اكفنيه بما شئت وكيف شئت إنك على ما تشاء قدير. خوای گیان خۆت چۆن ئەزانی چۆن بە باشی ئەبینیت و بە چ شێوەیەک بە باشی ئەبینی یا رب العالمین. لە کۆڵمانی کەرەوە واتە لە شەڕ و خراپەی ئەم کابرایە کە هاتووە بەداوامانە تاوەکو تەسلیمی مەکەمان بکاتەوە یاخوبمان گریا بمان کوژێ ڕزگارمان بکەم. ئەوە بوو یەکسەر بە ئەسپەکەیەوە گلا. جاری دووهەم هەڵسایە و جارێتە سواری ئەسپەکەی بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەم دوعاکەی خوێندەوە و جارێک تر گلا. جاری سێهەم بە هەمان شێوە بە زۆر خراپ کەوت یای بە عەرزا کە کەوت بە عەرزا اینجا زانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ممنوعە دەستی بۆ ببرێت. هی ئەوە نییەکەوە سوراقە بتوانێت بیگرێت و 100 وشتری لە پایە دەست بکەوێ. بۆیە یەکسەر وتی یا محەممەد ئەمانم بەرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمان تێمێ، وتی ئەبوبەکر بۆی بنووسە. فەرمووی ئەو طبعا داوای دەستکەوت دەکات سوراقە، ئەو دەستکەوتێکی یاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت یەکسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە نووری نبووەت و بە شێوەیەکی عەجاز و معجیزە خوای گەورەی خاتە دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی بینێت. وتی سوراقە بازنەکانی کیسرا ئەکەیتە دەستێ. وتی کام کیسرا؟ چه کیسرایە کەڵیت محەممەد؟ وتی کیسرا مەلیک و دەسەڵاتدار و گەورەی فارس ئەکەیتە دەستت. ئەو کاتە بازنەکانی کیسرا ئەکرێتە دەستی تۆ. لەبەرەوە وتی بۆم بنووسە. حەزرەتی ئەبوبەکر بۆی نووسی لە وەرەقەیەکە هەڵی گرت و لە شتێکا کەوا بەو جۆرە بۆ ئەو کاتە نووسرا و پێویست بێت هەڵی گرت و ڕۆشت و قوڕەیشیەکانی وێڵ کرد لەوەی کە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەون. صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على طه خير الخلق وأحلاها صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على طه. طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ حەزرەتی ئەبوبەکرە کە ئەچن بۆ ئەشکەوتی ثەور ڕێگەیەکە بڕن کە 5 میل لە مەکەوە دوورە، واتە ئەشکەوتەکە کە کەوتەتە خوارووی مەکە بۆەوەی کافرەکان چاواشە بکەن لەوەی کە نەزانن بەرەو مەدینە ڕۆیشتون ئەوان بەرەو خوار ڕۆن. في سكون الغار فجت الأنوار لما قال جبريل للمختار اقرأ يا محمد صلى الله على محمد صلى الله على محمد عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم.
أعوذ بالله من الشيطان الرجيم إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا إن الله معنا إن الله معنا. جناب سەری ساڵی کۆچتان پیرۆز بێت. لە ئێوەش و لە هەموو مسلمانان گیانم پێرز بێت. سەری ساڵی کۆچی چیەڵی بە مسلمانان، چیەڵی بە خەڵک، چیەڵی بە خەڵکی کوردستان؟ وەڵی پیرۆزبایی لە هەموو جیهانی مسلمانانەکەم و خۆشحاڵم بۆی کە پێغەمبەرێکی خوای مەزن کە هەیناز دنیا دایان یەکەم کاری چاک و خێرخوازی و مسلمانەتی بۆ خەڵک ئەنجام بدەن. کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ شتێکی دەربارە ئەزانیت، یعنی بەسەرهاتێک یاخود چۆن کۆچی کرد لە مەکە و بۆ مەدینە شتێک؟ وەڵی وەکو چیە ینی ژیانەکەی دەربارەی کە کۆچی کردو، چکە ئێمە باسی یعنی لە سەری ساڵی کۆچیە 1440 کۆچیە، یعنی 1440 ساڵ تێپەڕێەوە بەسەر کۆچی پێغەمبەر لە مەکە و بۆ مەدینە. لەسەر چی کۆچی کرد؟ لەسەرەوەی کە غەزل و خودورێکی زۆریان لێ کرد لە مەکە، لەبەرەوەی کە ئەمی غەزل و خودورەکەی قبوڵ نەکرد بەرەو مەکە بەرەو مەدینە کۆچی کرد، لەبەرەوەی کە دینی ئیسلام بڵاو کاتەوە لێ بەرپەرەتری بوو، کاتی خۆی مەجاڵێکی باشتری هەبوو بۆی کە دینی ئیسلام بڵاو کاتەوە بەناو مسلمانانە. ئەبێ کۆچی ئێمە بۆ چی بێ سەوەکو مسلمانەکو خەڵکی کورد لە چی کۆچ بکەین، لە چ شتێک لە گوناح کۆچ بکەین، لە هەر شتێک کۆچ بکەین؟ وەڵی خۆی کۆچکردن شتێکی لە شوێنێکە کە کۆچەکرێت کە گوناح و خەتا و گوناحی تیا بکرێ، جا لە هەر شوێنێکی شاخ تۆ گوناح زۆر بوو مەزبوط تۆ کۆچی بوو بە شوێنێکە کە گوناح و خەتای زیاتیان ناکرێت. چیەڵی لە یادی کۆچی پێغەمبەر صلی الله؟ والله ئیشەڵڵا مسلمان سەرکەوتووە بیا و خوا ڕەحم بە دین مسلمانان کا و دین مسلمانان زیابە. وەزعی کوردستان چۆنە بینی؟ ئیشەڵڵا وەعزی کوردستان بەرەو باشترە ڕوا. لە کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم چیە بینیت؟ یعنی لە چی کۆچی کرد؟ لە زوڵم کۆچی کرد، لە بێتاقەتی کۆچ، لە نەبوونی کۆچی کرد؟ وەڵای لە زوڵم کۆچی کرد، لەبەر خۆی قەومەکەی خۆشی بوون زدی وەسابوون، لەبەر ئەوەی کە ئەوان ئیسلام نەبوون. پێغەمبەریش خوا ناردووی بۆچی بۆ ئیسلامکردنی ئەم عالەمە، یا لەبەر ئەوەی کە وازی لە هەموو کەسوکاری خزم کەسوکاری هێنا، لەبەر چی؟ لەبەر ئەوەی دینەکەی خوا تەطبیق بکە، ئەمری خۆی پێکرا بوو، لەبەر ئەوەی بەجێ هێڵا، لەبەر ئەو کشتار لە شارەکە خۆیان وێران نەبێت نەبێت، چووە ئیجرەتی کرد چوو بۆ مەدینەی منەوەرە، چوە مەدینەی منەوەرە لەوێ بە زۆر بە ڕێک و پێکی پێشوازیان لێ کرد. بەڵێ لێوە دەستی کرد بە تەطبیقکردنی دینی ئیسلام و فعلەن سەرکەوتوش بوو، دوایی کە گەڕایەوە بۆ مەکەی مکەڕەمە زۆر بە شانازی و گەڕایەوە. ئەوەتە یعنی دنیا ئەوەنە بچووک نییە، کاتێک کە زوڵم هەبێت، ناڕەحەتی هەبێت، هەر شتێکە بێ ئینسانەکان بەڕاستی توانن کۆچ بکەن تا هەر زمانێک کە شوێنەکەی خۆیان باشە بێت، یعنی کۆچکردن شتێکی باشە. بەڵێ کۆچکردن شتێک ئێستا تۆ لە شوێنێکە دراوسێکی خراپ دەبێت، لەو دراوسێتە دوور ئەکەویتەوە ئەڵێ ئەمە با من لە شەر دوورکەوەمە باشترەکە، لەبەر ئەوەی بەڵکو یا مکابرای چاک ببێت کە بتوان بگەڕێمە، یا وەکو خوا یانە ئەرزی خوا زۆر گەورەیە، چون کەس نازانێت لەکوێ ئەمرێ، هیچ کەسە نەسیبی خۆی نازانێت خاکی کوێ بە بەخسمەتی. ئەجاتر بۆچی ناڕەحەت خۆشم ناڕەحەت بکەم و مقابلەکەش ناڕەحەت بکەم؟ نەخێر ئەو وازناینم وازیێنم، دوای چاکەکە کەم لە خراپەکە باشترە بۆ من. ئێمە کۆچ لە گوناح و تاوانەوە بکەین بۆ باشە، تەوبەکردن کۆچ نییە؟ کۆچکردن نەزانین چۆن کۆچکردن، ئێمە کۆچ بکەن لە خراپە بەرەو پاشە، ماناوەیسە ئێمە ئەمڕۆ لەم دنیا میوانی، ئەمە ئەم دنیاە وەکو میوانێکە، میوان لە هەر ماڵێکا بێ مستەمر نابێت، ماوەیە کۆ بێ بڕوە، ئەما ئێمە ئەو کۆچە ئەیکەین، ئەمانەوە شوێنی تا دائیمی خۆمان پاکەینەوە، شتێک پێش خۆمان بکەین کە بتوان لەو شوێنە جێمان بێتەوە بە سەربەستی بژین، ڕوومان بێ بەرامبەر بەخوای گەورە ڕاوەستی. ئەشکەوتی سەور
ئەو ئەشکەوتە بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ حەزرەتی ئەبوبەکر چوونە ناو ئەشکەوتەکە و تاوەکو خۆیان لە دەستی کافرەکانی مەکە دەرباز بکەن و ڕێگەیەک بێ بۆ مەدینە کە کۆچ بکەن. بەڵام ئەشکەوتی ثەور خواری مەدینە مەکە کەوت بوو، واتە بەڕووی باشووری مەکەیا بوو و بەڕووی باکوورە کە بەرەو مەدینە ئەڕۆی بۆەوەی کافرەکان پیان نەزانن ڕووی باشووریان گرت 3 ڕۆژ لەو ئەشکەوتیا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بمێنێتەوە. طبعا ئەشکەوتەکە زۆر لە شوێنێکی بەرزایە، شاخاوی شاخێکی بەرز وەکو ئەم شاخانەی کە ئێستا مای بینین، بەڵام وەکوڵێن 2000 پێ دوورە لە خوارەوە، واتە لە خواروی مەکەوە کە سەرکەوی بۆ ئەشکەوتەکە نزیکەی 2000 پێ ئەبێت. بۆچی ئەشکەوتی ثەور، بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، بۆچی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێتە مێژووی ئیسلام لەبەرەوەی تاریخ و مێژوویەکی زۆر زۆر عەزیم و گەورەیە. 3 ڕۆژ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو ئەشکەوتەیە ئەمێنێتەوە، یعنی خۆیان ئەگرن لەو ئەشکەوتەیە 3 ڕۆژ ئەمێننەوە. ئەبوو جەهل و ئەبوو سوفیان و سەرگەورەکانی مەکە هەمووی کۆبوونەیەکەکەن، طبعا پێشەوەی بچنە ئەشکەوتەکە کۆبوونەیەکەکەن کەوا ئیتر چارمان بەدەست ئیسلام و بەدەست موسڵمانان و بەدەست محەممەدەوە نەماوە ئیلا ئەبێ شتێک بکەین لە محەممەد. کۆمەڵێکیان وتیان بە زیندانی بکەین، وتیان زیندانی ئیسفادەی نییە. ئەبوو جەهل وتی ئەگەر زیندانی بکەین ئەوانە قوربانیە دەن لە پێناوی محەممەدا، لەبەرەوە یەن و خۆشیانیان بە کوشتاوەکو لە زیندانەکە دەریەکەن. کۆمەڵێکیان وتیان با دەری بکەین، وتیان دەری بکەین هەروەکو وایە کە ئێستا خۆی ڕابکات بۆ شوێنێک، لەبەرەوە چێت لەو شوێنەیە دەوڵەتێ دروستەکەوێتەوە سەرمان. ئەبوو جەهل کە سەری کوفر و نەزانیە و هەمیشەش بەڕاستی کافران بەم جۆرە بیر لە تیرۆر و کوشتنی موسڵمانەکەنەوە، بیریان لە کوشتنی گەورەترین فەخر و شانازی مرۆڤایەتی کە حەزرەتی محەممەد الموستەفایە ئەکەنەوە کە بیکوژنوە. ئەڵێت هەر یەکەمان هەر تیرەیەک گەنجێک هەڵبژێرێ بۆ ئەوەی کە لە سبەی شەوا بچینە سەر محەممەد و بیکوژین و خوێنەکەی دابەشەکەین بەسەر هەمومانە. ئەوە بوو ئەو قەرارەیاندا. ئەم قەرار لە دارن نەدوایە دراوە کەس پێی نازانێ إلا خوای گەورە نەبێ. خوای گەورەش لە ڕێگەی حەزرەتی جوبرەئیلەوە یەکسەر حەزرەتی جوبرەئیل دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئەفەرمێ ئەی محەممەد ئاگدار بە کە ئەم شەو بڕیاری کوشتنی تویان داوە لەبەرەوە دەربچۆ. بۆ نیوەڕۆکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لە گەرمای نیوەڕۆیە، لە قرچەی نیوەڕۆیە کە خەڵکی مەکە زۆر عادەت نییە بچنە دەرەوە، یەکسەر ئەچێ بۆ ماڵی حەزرەتی ئەبوبەکر. طبعا چەفتەیەکە کات و دەموچاوی داپۆشێ بۆی کەس نیناسێتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو هۆکارەکانی ئینسانێک کە بێوێ ڕزگاری بێ لە کۆمەڵێ ستەم و زوڵم و زۆر و لە کۆمەڵێ خەڵک کە بیانەوێ بیکوژێ هەموو هۆکارەکانە گرێتە بەر، واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو پێغەمبەرێک صلی الله علیه و سلم لەویا مامەڵە ناکا، وەکو ئینسانی ئەیکات کەوا چۆن خۆی بپارێزێ و هەموو ئینسانێکی شەتوانێت ئەو پارێزگاری بۆ خۆی دروستکە بۆ ئەوەی ئومەتەکەی ڕێکاری هۆکارەکان و ئەسبابەکان بگرنە بەر بۆ هەموو کارێکی ژیانیان. قودوەی ئێمە پێغەمبەری خوایە صلی الله عليه و سلم. لەبەرەوە حەزرەتی ئەبوبەکر کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەچێتە ماڵی حەزرەتی ئەبوبەکر ئەفەرمێ ئەی ئەبوبەکر کارێکی نهێنیم پێتە. ئەویش ئەفەرمێ یا رسول الله صلی الله علیه و سلم ئەوە خێزانتە کە هێشتا دەستگیرانی بۆ حەزرەتی عایشە و ئەوەشیان ئەسماءە خەمن نەبێت چی ئەڵێی بیڵێ لێرە بیفەرموو. ئەفەرمێ کۆچەکەین و بەیەکەوە کۆچەکەین، من و تۆ بەیەکەوە هاوڵمە بیت لە کۆچکردنم بۆ شاری مەدینە و ئەمری کۆچکردنم لەلایەن خوای گەورەوە پێگەیشتووە. حەزرەتی ئەبوبەکر لە خۆشییانە دەستی کرد بە گریان و ئەفەرمێت حەزرەتی عایشە فەرمێ یەکەم جارم بوو ببینم کە کەسێ لە خۆشیە دەست بکا بە گریان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بێتە هاوڵی. حەزرەتی ئەبوبەکر فەرمووی 2 وڵاخم ئامادەیە یا رسول الله صلی الله علیه و سلم و 2 وڵاخەکە ئامادە ئەکەم بۆی کە کۆچی پێ بکەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کرێکەی پارەکەی چەنەکە هی 2 وڵاخەکە؟ فەرمووی ئەبێ عیدی خۆم بێت و من خۆم پارەی وڵاخەکانە دەم یا رسول الله صلی الله علیه و سلم، حەزەکەم هەدیەی من بێ بۆ تۆ یا رسول الله صلی الله عليه و سلم. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیەوێ ئەجری کۆچ نەفەوتێ بەوەی حتا ئەگەر هەدیەیەکیشی تێ بکەوێت، دیارێکیشی تێ بکەوێت، لەبەرەوە فەرمووی نەخێر پارەی وڵاخەکان منەیدەم. پارەی وڵاخەکانی یا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادە بوون بۆی لە دوای نیوە شەو لە بەرە بەیانە یا لە نیوە شەوە کۆچ بکەن و بڕۆن. ئەو بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شەوە گەڕایەوە ماڵەکەی خۆی. بەڵام لە ماڵەکەی خۆیان شتێکی زۆر زۆر گرنگ هەیە، جەوهەری هەیە لە کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئینشاءالله باسیەکەین. مرۆڤایەتی لە دوای ئەو کۆچۆ فێری ئامۆژگارێک جوانەکانی رسول الله بوو صلی الله عليه و سلم و ئەبێ هەمومان ئەو کار و کردوانە و ئەو سونەتانی کە پێغەمبەر لە دوای کۆچیەوە بووی بەجێهێشتوین هەمومانە لە ژیانمانە پەیڕەوی بکەین لەبەرەوەی کە هەر هیچ نەبێ هەر هیچ شەکەتی هیلاکبوونی ئەم دۆزەخەی دنیامان لەبیر بچێتەوە. اینجا زۆر پیرۆزباییش لە هەموو موسڵمانێکەکەم کە ئەو ڕۆژە پیرۆزە
بۆ ئەو ڕۆژێکی واگەێنێ کە هەرچۆنێک بێ هەندێک ئامۆژگاری لە دوای خۆ بۆ بەجێهێشتوین. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. طبعا كوشي بيغمري خو عليه الصلاة والسلام لا دوورکەوتنەوە بوو لەو کەشەی کە دروستکرا بوویان کەشێکی زوڵم مستەم بۆ ئەوەی کە بتوانێت ئەو دینەی کە هەیەی ئەو پەیام پیرۆزەی کە هەیەی بە شێوازێکی ئازادانە بگەێنێت بە هاوڵەکانی بۆ ئەوەی کە بە جوانی و بۆ شێوەی کە خۆی گەورە نادوێتی بگەێنێت. چونکە بەڕاستی ئەگەر بێت و مرۆڤ لە کەشێکی نە ئازادانەیە بێت ئەو پەیامەی کە هەیەی ڕەنگە نەتوانێت وەکو خۆی بگەێنێت و لە گەاندنی پەیامەکەیان ڕەنگە نەقز دروست بێت بۆ ئەوەی کە پەیامێکی تەمام و تەواو بێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام کۆچی کرد و لەم کۆچەیە چەند شتێکمان بۆ دەراکەوێت. ئەویش ئەوەیە کە دینی ئیسلام تەنها چۆنەڵی پەیوەندی بە تاکەکانەوە نییە خۆیان گۆشەگیرکەن لە سوچێکا و ئیتر بوارەکانی تری ژیان وەلاورێن. مەسەلەن کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆچەکا بۆ مەدینە بۆ دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامیە، لەم دەوڵەتەیە جێشێک هەبێت بۆ بەرگری نەک بۆ هجووم، لەم دەوڵەتەیە پەروەردەی گەنجەکان بکرێت، لەم دەوڵەتەیە بتوانرێت لە ناویە عیبادەتەکان بە ئازادی بکرێت، نەک وەکو چەند فکرێک کە ئەمڕۆ هەیە لە کوردستانە کە ئەوترێت تەنها تاکەکان بچنە مزگەوتەوە عیبادەت بکەن لە دەرەوەی مزگەوت بۆیان نییە عیبادەتەکانیان بکەن یان پەرستشەکانیان بکەن. بە پێچەوانەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەو کۆچی کرد کە لە کەشێکی ئازادانەیە بتوانێت ئەم کەشە ئارامە دروست بکات بۆ هاوڵەکانی و پەیامێک بە مسلمانانی سەردەمەکانی دواتر بدات بەو شێوازە پەرستشەکانە ئەنجام بدات. بۆ گۆڕانکاری بکە بۆی دەوڵەتی ئیسلامی دروستکە. لە چی کۆچی کرد؟ لە زوڵم و زۆر لە چی پێڵێن ئەو زوڵمێک کە قوڕەیش هەیە کرد بەرامبەریان بەڕاستی ئیتر پێویست بوو کۆچ بکە. ئایا دەرەنجامەکانی کۆچ ئەوەی تۆ بینی بێت یا بیستی بێت یا خوێن بێتەوە لەسەری، ینی دائیمە کۆچ دەرەنجامی باشی هەیە. ئێستا لە ژیانی ئێمەیە لە گۆڕانکاری دروستەکات کۆچکردن، ینی کۆچ لە چی بکەین؟ ینی خەڵکێکی ئێمەی سەر چۆتە ئەوروپا کۆچی کردو، ئایا ئەو کۆچە ئیسفادەی هەیە وەکو ئەوەی کە لەو نمونە تاریخیان نایبینی؟ وڵی ئەکەوێتە سەر ئەو کەسە خۆی، ینی هەیە ئیسفادی لێ کردووە، هەیە ئیسفادی لێ هەیە بە زەرەش کاوتەوە بۆ ژیانی، هەیە ئیسفادی لێ کردو. کەواتە بێ ئامانجمان هەبێ گەر کۆچ بەڵێ ئەبێ هەدەفێک هەبێ ئەنجا کۆچ بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شەوەیەتەوە ماڵەوە. ئیمامی عەلی بانگەکە، ئیمامی عەلی 13 ساڵ بووە، تەمەنی لەو کاتەیە 13 ساڵ بووە، بانگ یەکاتە ماڵەوە پێ فەرمێت ئەی عەلی تۆ لە جێگەکەی منە بخەوە هەتا بەیانی. حەزرەتی عەلی فەرمێت ئەو شەوە خۆشترین شەو و هێمنترین شەو دڵنیاترین شەو لە ژیانی منە ئەو شەوە بوو کە لە شوێنی پێغەمبەرا خەوتم صلی الله عليه وسلم. ئەوەنە دڵنیا بووم کەوا خوای گەورە پارێز مەکات و ئەم پارێزێت و بە ئەمانەتێک دانیشتم لە شوێنەیە کە بە ئەمری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ تۆ لێرەیە ئەخەبیت و بەیانی ئەم ئەمانەتانە هەمووی ئەگەڕیتەوە بۆ ئەهلی مەککە، کافرەکانی مەککە، ئەمانەت و پارە و سامانی خۆیان لای پێغەمبەردا ئەنا صلی الله عليه وسلم. چونکە حەزرەتی محەممەد الئەمینە لەبەرەوە دایان ئەنا هەتا بیپارێزن تا دەسی دز و جەردەی پێنەگات لای محەممەد الئەمین دایانەنا لە کاتێکە کە دوژمنیشی بوون. بەڵام ئەیان زانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانەتە پارێزێ و هەرگیز درۆ ناکات و ڕازگۆترین کەسی مەککەیە. لەبەرەوە داینا تاوەکو ئەمانەتەکانیش بگەڕێتەوە. نەیوت خۆ ئەمانە ئێمە دەرەکەن، ئەمانە محاوڵەی کوشتنی منەکەن، با سەرۆت و سامانی ئەمانەش بەرین و بیبین بۆ خۆمان لە شاری مەدینە دەوڵەتی ئیسلامی پێ دروستکەین. نەخێر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خیانەت، بە زوڵم، بەستەم هەرگیز دەسی بۆ پارەی کەسێک نەبردووە و کەسی عەزیەت نەیاوە ئەگەر ئەو کەسە خۆی صاحبی
مەکانەت و صاحبی ئیمان و صاحبی تەقوا بوو بێت یاخود صاحبی حەقێک نەبوو بێت کە لی بسێنن وەکو لە جەنگەکانە کە مسلمانەکان شەڕیانەکرد لەگەڵ کافرەکانە و ئەوە جەنگێک بوو قەوانین و یاسای خۆی هەبوو بۆیە دەستکەوتی جەنگ ئەبرا بەڵام ئەمە دەستکەوت نییە تاوەکو بیبن ئەمە ئەمانەتە دانراوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو کە هاتە دەرەوە نیوە شەو هاتە دەرەوە کە هاتە دەرەوە يكسر وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون كما الله قال هالقرتو أم آياتاني سورة ياسين بسراخيون دوشاني دموچاوی کافرەکانە بە ئیعجازێکی گەورەی خوایی ئەو خۆڵە چۆ چاوی هەر هەمویان ئەوانەی کە لێیا بوون خەویان لێکەوە هەتا بەیانی ئاگایان لێ نەبوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرچووە لەبەرەوە خۆشەویستانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە معجزە دەرناچێت واتە گەشتەکەی معجزە نییە بەڵام زۆرشتی گەورە لە ناو ئاخنی ئەم گەشتەیە هەیە کە خوای گەورە ئەی پارێزێت و کاتێک کە چێتە دەرەوە سیرەکەن لە پەنجەرەکەەوە ئازان هەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەوتووە هەتا بەیانی تا خۆرەکەوێت هەر لە جێگەکەیە خەوتووە تاوەکو دوایی ئیمامی عەلی خۆی پێزان کەەوە ئیمامی عەلیە وەڵا پێغەمبەری خوانیە حتا کافرەکانیش خاوەنی ئەوەنە شەهامەت و مەردایەتی بوون لەو کاتەیە پەلاماری ئیمامی عەلی نان لە بەر ئەوەی ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم یان لەبەرەوەی کەوا فێڵی لێکردوون محەممەد المستەفا بە ئامۆزاکەی بکوژین نەخێر ئەوەی نەکردەوە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ناچێ عەماری کوڕی یاسیر و سلمانی فارسی و بیلالی حەبەشی و خەڵکە فەقیرەکە بخاتە شوێنی خۆی بخەون و ئەو مەترسیە تووشی ئەوان بکان نەخێر ئامۆزاکەی خۆی نزیکەکانی خۆی خاتە شوێنی خۆی تاوەکو ئەگەر مەترسیەکیش ڕوو بدا بە لە خزمە نزیکەکانی خۆیان بێ چونکە قوربانیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆیەوە دەستی پێ کرد و سەحابەکان یەکەیە کە کۆچیان کردو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک کە مابوونەوە یا مستەضعف و لاواز بوون یاخود زۆر بەهێزەکان بوون کەوان نەئەترسان وەکو عومەری کوڕی خەتاب کە کۆچیانە کرد بۆ مەدینە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ئاخریا کۆچەکات و کاتێکیش کە کۆچەکە ئیتر مەترسی ئەو شەوە کوشتن لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا کۆچەکات ئەی لەبەر زوڵم موضوع ئەی تەبعەن ئیتر ئینسان ئەبێ هەر خۆی لە حەدیثێکە هەیە باش نازانم ئەڵێ ئەگەر شوێنێ خراب بوو ئەفەرمێ مەکە نامەدینە لەو شوێنە بڕۆن کە زوڵمیتیا بوو باتە یعنی ژیانی تویتیان مەترسی بوو بڕۆ واسع عەرزی خوایە واسع ئاوای فەرموو بڵێ لەبەر ئەوەی بڵێ فەرموو کۆچەکەی سوودێکی لێ بینی لە کۆچەکە بەڵێ سوودی لێمش بە سەربەرزیوە گەڕاوە و خوا ئەو نەیارم و زاڵمانەی بەرامبەری ئەو شکسیان هێنا ئیتر خوای گەورە ئەوەی بۆ کرد بە شتێکی بار گەڕانەوەکەی زۆر سەربەرزانە و چاک بوو بۆ ئیسلام لە ڕێگەی ئیسلام یعنی سەربەرزی بوو بۆ ئیسلامیش و بۆ خۆشی زۆر شتێکی چاک پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆچەکە لە مەکە بۆ مەدینە بەڵام لە زوڵم کۆچی کردو لەوەی کە ئازادی نەبوو لە شاری مەکە بۆ دینەکەی بێگەێنێ ئەو شەوە عەلی کوڕی ئەبی طاڵب دائەنێ لە ماڵەکەی خۆیان بۆ دووشت یەکەمیان بۆی بیان خڵافێنێت تا خۆی دەرەچێت دووهەمیان ئەو ئەمانەتانەی خەڵکی مەکە کە ئەوان یعنی دژمنایەتیانە کرد کەچی ئەمانەتەکان ئەو پاڕۆشتانەی لای ئەو دایان نابوو چکە محەممەد ئەمین بوو بۆی بەیانی بگەێنێتەوە دەستی ئەو خاوەنەکانیان کەواتە یعنی پاراستنی ئەو ئەمانەتە لە گردنیان نەیەوتی دوژم لە بابی خۆم ئێمە چی ئیسفادەیەکی لێکین بۆی کە ئەمانەت و پاراستن و داهاتی خۆمان و ژیانی خۆمان بەڕاستی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ دوژمنەکانی قبولی نەکردو بیخوا بەڵام ئێمە دۆستەکانمان خۆمان کە دۆستی خۆمانین ینی داهاتی خۆمان قبول مەکەین کە بینەوە بە میلەتی خۆمان وڵایە بێ لەو دەرز وەرگرین لەو شتانە ئێمە لەو ئەوانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوێتی و خولەفای ڕاشدون کردویانە و بۆ نمونە عومەری کوڕی خەتاب چەند عەدالەت بوو عومەری کوڕی عەبدولعەزیز چەند عەدالەت بووە بەڵام تاکە بەداخەوە لای ئێمە ئەو شتانە نییە لای ئێمە ئەڵێ ئەوەی خۆم بۆ خۆم ئەوەی تۆشە خۆم ئەجا مەسەلەی کوردی خۆشمان هەیە ئەڵێ لە زۆر و لە کەم بەڵام ئەمانەی ئێمە ئەمنە بێویژدانن لە زۆرە بن و لە کەمی شەر زۆرە بن ئەیتر ئەوە واقعەکەی هەموو کەس حەد مناڵێک کە تازە زمانی کردی بێ پێی بڵێ یەکسەر پێ دەڵێ ئەوە وەستەکەی دەسەڵاتدارەکانمان بێویژدانن لە کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی ئەڵێیت وەڵایی ئەو شتێکی گەورەیە بە زمان ناتوانانی وەستی ئەمنە شتێکی گەورە سن ڕاکرد تا بەرنەتاو زوڵم زۆر ڕای کرد تا بچێتە شوێنێکی واوە کە بتوانێت دینەکەی بڵاو کاتەوانێ و کەمترین زەبر و زەنگی لەسەر بێت
وجاء من أقصى المدينة رجل يسعى قال يا موسى إن الملأ يأتمروك بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين. فخرج خائفا يترقب. حضرتي موسى لهمان حالتي حضرتي محمد المصطفى بيغمري خاص عصر محمد المصطفى لهمان حالتي حضرتي موسى كدرجت لشاري مكة روكاتا شاري مدينة حضرتي موسى روكاتا شاري مدين. عزنم أما سورة قصص لم كاتيا دابزي كبيغمري خاص الله عليه وسلم أتشيبو أشكوتي ثور أتشيت أو أشكوتتا وكل بيو بلاني دەرچوون بۆ شاری مەدینە و ڕزگارکردنی موسڵمانانی شاری مەکەی مستەزعف ڕزگاریان بکات و ئاینی خوا و دەوڵەتی ئیسلام لە شاری مەدینەیە دروست بکات. هەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمان ئایەتیش إن الذي فرض عليك القرآن لرادك إلى معاد. هەر ئەو کافرانەی کە ئێستا تۆ دەرەکەن هەر وەکو چۆن موسایان دەرکرد بە هەمان شێوە ئەو خوایی کە قورئانە نێرێ بۆ تۆ ئەو زاتەی کە قورئانی بە حەق بۆ تۆ ناردووە ئەتگێڕێتەوە بۆ شاری مەکە. ئێستا تۆ زۆر لاوازی بەڵام ئەتگێڕێتەوە بۆ شاری مەکە و ئەچیتەوە ناو مەکە بە سەری بەرزەوە. فەتحی مەکە هەل لە سەرکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەشکەوتی ثەور فەتحی مەکەی لێ دیار بوو، ڕزگارکردنی موسڵمانانی لێ دیار بوو، ناڕەحەتیەکان و کۆسپەکانی بەردەم موسڵمانان هەتا ڕۆژی قیامەت پیشانی پێغەمبەر دراوە صلی الله عليه وسلم. کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو ئەشکەوتەکەیە بوو 3 ڕۆژ مایەوە، 3 ڕۆژ پێویستی بە خواردنە پێویستی بە ئاوە. لەبەرەوە شوانەکەی ماڵی حەزرەتی ئەبوبەکر مەڕ و ماڵاتەکەی هێنا هەتاوەکو ئەو شوێنەواری ئەوەی کە ئەسمائی کچی حەزرەتی ئەبوبەکر ئەچوو بۆ ئەشکەوتەکە و خواردن و ئاو شتی بۆ حەزرەتی ئەبوبەکر و پێغەمبەر صلی الله عليه وسلم تا شوێنەواری ڕۆیشتنی ئەسما نەهێڵێ. ئەسمائی کچی حەزرەتی ئەبوبەکر ئەو ئافرەتەی کەسکی هەبوو 7 مانگ بوسکەکەی، بەڵام لەگەڵەوەشا قوربانی بەخۆیدا 5 دانە میل 2 سەعات و نیو ڕێگەی لە خوارەوە بۆ سەرەوە تا ئاگاتە ئەشکەوتەکە ببڕێ بۆ ئەوەی خواردن بەیانیان و ئێواران بۆ ماوەی 3 ڕۆژ 6 دانە جار ئەسما بگاتە ئەو ئەشکەوتە و بەو نهێنیە و بەو ترسەوە تاوەکو خواردن و هەموو پێداویستیەکان بگەێنێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ حەزرەتی ئەبوبەکر. لەبەرەوە خۆشەویستان سەیری ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەصحاب کەسانێکی ئاسایی نەبوون. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسانێک نەبوون بەڕاستی ئێمە بتوانین قسەیان لەسەر بکەین. ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو نمونە گەورەیە بوون کە خوای گەورە لە تێکڕای بەشەریەتە لە هەموو زەمانەکانە هەڵبژاردەی کردن تاوەکو ببنە ئەصحاب و هاوڵی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. لەبەرەوە ئەسما ئەو ئافرەتە گەورەشە کەوا عەبدوڵای کوڕی زوبەیرێ بێت. عەبدوڵای کوڕی زوبەیر کە یەکێکە لە خەلیفەی موسڵمانان لە کاتێکا کە حەجاج بە دیواری مەکەیەوە لە لای کەعبەی پیرۆزە کە شەهیدی ئەکات. حەجاج کەیەتە کەعبەوە یاخود بە ئەمری حەجاج کەیەنە کەعبەوە شەهیدی ئەکەن کە خەلیفەی موسڵمانان بوو بەشێکی زۆر تەنها میسر و شام نەبێت هەمووی بەیعەتیا بوو بە عەبدوڵای کوڕی زوبەیر کەوا بیکەن بە خەلیفەی موسڵمانان. لەبەرەوە ئەسما خاوەنی مناڵێکی ئاوایە. ئەم مناڵەی لەسکایە یەکەم مناڵە عەبدوڵای کوڕی زوبەیر کە لە شاری مەدینەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موسڵمانەکانی مهاجرەکان کە مناڵیان نەبێ یەکەم کەس عەبدوڵای کوڕی زوبەیر و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی ناوێنێت. لە زوڵم و نادادی و ڕێگری لە گەیاندنی دینی ئیسلام کۆچی کرد. کۆچی کرد لەگەڵ هاوڵان و ئەوانەی کە ئیمانیان پێهێناوە کە سوکارەکەی و ئیتر زۆر دژایەتیان کرد. وەختێک کە چووەوە ئیتر ئەو بوو ئیسلام پایتەخت کردی بە پایتەختی ئیسلام و دەوڵەتی ئیسلامی دروست کرد و ئیتر ئەگەر ئەو دەوڵەتە ئیسلامیە ئەو یاسانەی ئیسلام تەطبیق کرێ ئەم زوڵم و نادادەی ئێستا نابینی. ئێمە ئیسپادە لە کۆچ بکەین بۆی کە بەڕاستی وریابینەوە بەڕاستی یعنی لە زوڵم قوبوڵ نەکەین. طبعا بۆی ئەو بۆیە کۆچی کرد لە زوڵم ئەوەی کە زوڵمی پێ قبوڵ نەکات. لەبەرەوەی ئیسلام زوڵمی پێ قبوڵ ناکرێت. ئیسلام هەر لە ئەوەرە لە دادپەروەریەوە داهاتوو. هێتەکە زوڵمی پێ قبوڵ نەکرا مەجبور کە زێدی خۆی بوو کە یعنی کە ئەڵێ مەکە بەلای من لە هەموو هینێ وڵاتی حەرزە شیرینترە بەڵام لە تاو زوڵم بەجێیە. بەڵام ئێتر دەسەڵاتداری ئێمە لەمڕاوە تاویانی چیمان پێکە ئەو خەڵکە
بەس ئەگەر ئیسلام حکومکە و بەرنامەی ئیسلام بێتە هەراوە کەس زوڵم لە کەس ناکە و نادادی و دادپەروەری نابێت. پیانسڵم لە چی کۆچی کرد بۆچی کۆچی کرد لە زوڵم و لە مستەمی قڕنشەکان کۆچی کرد تر وەرە مەدینە لێ کۆچی کرد توش گرو گرفتێکی ناڕەحەت بوون ئایا بە سەرکەوتووی گەڕایەوەمەکە الحەمدولillah بەڵێ بەڵێرەوە کۆچکردی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە بوو ئێش و ئازارێکی زۆر تووشی موسڵمانان ئەبوو لە مەککە دوایەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەبرێکی زۆری گرت لەسەر ئەو ئێش و ئازارە خوای پەروەردگار کە ئیزنیا کە کۆچ بکات بۆ کوێ بۆ مەدینە کە لەوێ شوێنە دروست بکات و بۆ بانگەوازەکەی و دینەکەی بگەێنێت بەبێ ئەوەی کە کەس دەستبێنێتە ڕێیان بەبێ ئەوەی تووشی ئێش و ئازار بن. کەواتە ئێسێمە کۆچ ئەکرێ کۆچ لە گوناح بکەیت بڕە و تەوبە بکەیت ئەمە کۆچە کۆچ بکەی لە خراپە لە شوێنێکە تاوان و زوڵمی تیاابێ لە شوێنەکە خراپەی تیاابێ ئینسان دەتوانێت کۆچ بکات و زەوی خۆی گەورە فراوانە بووی کۆچ بەڵێ خۆی گەورە خۆی فەرمێ ئین ئەرض الله واسعة فتهاجر فيها زەوی خۆی گەورە فراوانە بەڵام ئیسەوای لێ هاتووە کەم شوێن هەیە زۆڵم و ستەمی تیانە بێ کەم شوێن هەیە چەسانەوەی تیانە بێ ینی وای لێ هاتوو هەموو شوێنەکان زۆر وەکو وای لێ هاتووە ینا ئەتوانی لەو شوێنەی کە منعی دینداری و لێ ئەکەن منعی ئیسلام گاندری لێکەن کۆچکەی بۆ شوێنە کە لەو شوێنە بە حڕیەتی خۆت دینەکە بگەێنی چەندێ ئیسپادە کاکسیروان لە ژیانی پێغەمبەرێکی سەڵسەم بە خوێندنەوە یاخود بە نووسین یاخود بە ڤیدۆ و کاسێت ئەوانە چەندێ حەزی لەکەی چەندێ زەرورە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیزانی وەڵا پێویستە لەسەر هەموو مسلمانێک کە شارەزای بێ لە سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تایبەتی بە خوێندنەوەی سیرەتی بە خوێندنەوە زۆر ئیسفادە ئەەکەی و بە ئەفلامەکان بڵێن لە ڕیسالەیە کە سێنم کردو زۆر ئیسفادەم لێ کرد و سوودمەند بووم لێ بە تایبەتی لە خوێندنەوە. دەرگای ئەشکەوتەکە فتحة الأملە دەرگای ئومێدە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئیسلام هەمووی بۆ ئومەتی ئیسلامی فأووا إلى الكهف ينشر لكم ربكم من رحمته أصحاب الكهف چوونە ئەو ئەشکەوتە بەڵام أصحاب الكهف بوون بەکێ بوون بەچی تاریخ و مێژووی ئیسلام لەو ئەشکەوتەوە دەست پێکات ئومێدەکانی ئێمە لەو ئەشکەوتەوە بنیاتنرا لە سێ شەو و سێ ڕۆژی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ حەزرەتی ئەبوبەکر ئەزانن حەزرەتی ئەبوبەکر کاتێ چێتە ناو ئەشکەوتەکە وەکو فەرموودە هەیە وەکو باسێکە ئەفەرمێت مارێک یای بە قاچی حەزرەتی ئەبوبەکرەوە لەبەرەوەی ئەو کونیان بە جلەکانی بەشی نەکردکەوا بیگرێت حەزرەتی ئەبوبەکر جلەکانی زۆرێکی لابرد بۆی کونی ئەشکەوتەکەی پێ بگرێ بەڵام ئەو کونیان هیچ جلێک نەماتاوەکو ئەشکەوتەکەی پێ بگرێ قاچی خۆی خستاوێت تا مارێ پێوەیە حتا باس هەیە و ڕیوایەت هەیە کە ئەفەرمێت لە ئەشکەوتەکەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەری لەسەر ڕانی حەزرەتی ئەبوبەکر بوو لەو کاتەیە دوو پشکێ بە حەزرەتی ئەبوبەکرەوادا ئەوەی ئازار پێگا بەڵام بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی نەزانێت فرمێسک لە چاوی ئەکەوێتە خوارەوە کەوێتە سەر ڕوخسار و ڕوومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خەبەری بێتەوە ئەبوبەکر چییە ئەفەرمێ یا ڕەسوول الله دوو پشکێ پێوەیە ئەی بۆ پێو نەوتم ئەزانن حەزرەتی ئەبوبەکر چەندێ پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم خۆشویستووە ئەفەرمێ کە کۆچیان کرد بۆ مەدینە لە ڕێگەیە گەیشتن بە شوانێک بە کەسێک کەوا پەرداخێک یاخود ئەو کاتە پەرداخ نەبووە قاپێک دەفرێک شیری بۆ هێنان شیرەکە یەکسە حەزرەتی ئەبوبەکر خستی خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خواردیەوە حەزرەتی ئەبوبەکر فەرمێ فشرب النبي حتى ارتويت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خواردیەوە من تێر بووم الله یعنی حەزرەتی ئەبوبەکر نەی خواردەوە بەس تێر بووم ئەوەنە پێغەمبەری خوای خۆشەویست صلی الله علیه و سلم لەبەرەوە وەکو وتمان پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ حەزرەتی ئەبوبەکرا بە بوراق خوای گەورە نەیبر بۆ مەدینە بەڵام ئەوەی پێوتین کە ئەبێ شوێن کەوتوانی محەممەد المستەفا بوراقی حرەکەت بکەن و جوڵە بکەن لە دنیاە ئەبێ هیچ شتێک نەیان گرێلەوەی تحقیقی ئەم دین و ئیمانیان بکەن چونکە ئێمە قیامەتێکی هەتاییمان لە بەردەمایە ئەم چوار ڕۆژەی دنیاە لەو ئەشکەوتا بڕیاری ئەوە دراوە کە بە بوراقی حرەکەت و جوڵە بکەین لە هەموو ژیانمانە و موسڵمان نابێ خاو خلیچک نابێ بێتاقەت نابێ بێ ئومێد ببێ هەرچی کاتێک زوڵم و ستەمەکان زۆر بوو ئینجا موسڵمان ئینتڵاقی گەورەکە و ئینجا حرەکەتی بوراقی لە ئەشکەوتەکەیە بۆی دروسە بێت هەر بۆیە حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ یەک شەوی ئەبوبەکر هەموو دنیا و ئەوەی لە دنیا ئەهێنێ خۆزگایە موویەک بوومایە بە جەستەی
ئەبوو بەکرەوە ئەمە حەزرەتی عومەرە فەرمێ دەربارەی حەزرەتی ئەبوبەکر حەزرەتی ئەبوبەکرەوە گەورەی ئازانم لە خزمەتی پێغەمبەرا بۆ صلی الله عليه وسلم لەو کۆچە عەزیمەیە لەو کۆچە گەورەیە لە خزمەتیا بووە حتى حەزرەتی ئەبوبەکر ئەوەنە ئەترسێ لەوەی کە کافرەکان بیان یا رەسوڵ الله ئەگەر سەیری بڕقاچی خۆیان بکەن ئێمە بینن حتى یەکێک لە مشریکەکان کە وەستا بوون یعنی بۆ پێغەمبەری خوا گەڕان بۆ حەزرەتی ئەبوبەکر گەڕان لەو کاتەیە بۆ دەست بە ئاوگەیاندن ڕۆشتە پشتی ئەشکەوتەکەەوە میزی کرد حەزرەتی ئەبوبەکر زۆر ترسا چونکە ئەو ئەشکەوتە دوو دەرگای هەبوو دوو فەتحی هەبوو یەکیان لە پێشەوە یەکیان لە دواوە ئەوەی دواوە بە تەواوی پێغەمبەر صلی الله علیه و حەزرەتی ئەبوبەکر ئەبینرا ئەفەرمێت حەزرەتی ئەبوبەکر بە چپەوتی یا رەسوڵ الله بەس سەیری بەرقاچی خۆی بکە بەس بە حاڵ چاو بتروکێنێ ئێمە ئەبینێت پێغەمبەر فەرمووی ئەی ئەبوبەکر ڕاچیە بەرامبەر دوو کەسێ هەمیان خۆی گەورەی و خۆی گەورە ئەیان پارێزی ئین الله معنا لەبەرەوە ئەم چاوانەی ئەم مشریکە خوا زەختێکی لێ دروستەکان ناتوانێ سەیری خوارۆ بکات نابێ سەیری خوارۆ بکات بەڵام وەکوتمان هەموو گەشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و گەشتێ کە مرۆڤایەتی ئەتوانێت ئەوە جێبەجێ بکات کە رەسوڵ الله لە گەشت و هیجرەتەکەیە جێبەجێ کرد ئەو مەشەقەتە ببینێ لە پێناوی دینەکەیە ناوێ یعنی هەوڵی ئەوە بین کەوا بە ئیسراحەت ئێمە دینداری بکەین بە ئیسراحەت بخەوین بە ئیسراحەت شەو ڕۆژ بکەینەوە نەخێر مەشەقەت و ناڕەحەتی و سەبر و ئارامگرتن لە عیبادەت و لە هەموو ئەمانەیە ئەو کارە گەورەیەکەوە لە کۆچ و لە هیجرەتی رەسوڵ اللهە ئێمە وەکو دەستکەوت بۆ ئومەتەکەی بەجێماوە و وەکو کەلەپورێکی پڕ لە پیرۆزی و جوانی ئێمە بێجێبەجێ بکەین. صلى الله عليه وسلم چەند تاریکە ئەو ڕێی بە نووری نبووەت ڕۆشنایی دەستنەکەوت بێت وەرن لەم سوورەت و سیرەتەیە گەنجێتیەکی هەمیشەیی بەرنەوە وەرن لە فرموودەکانی و حەزرەتەیە صلى الله عليه وسلم ئەڵماس و گەوهەری گران بەها بەرنەوە لە کارخانەکەی فرموودە و سیرەتی داستانی بوون بدۆزنەوە هیچ بوون ون بکەن و معدنی کامل بوون لە سەروەریەکانی تەواضعی ئەو حەزرەتە صلی الله عليه وسلم بە دیاری بۆ یەک ئومەت ببەنەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوبەکر بۆ سوڕاقەی کوڕی مالیک بنووسە وعدی بەرێ کە باسنەکانی کیسرا کاتە دەستی ئەو ساڵان هاتن و ڕۆشتن حەزرەتی ئەبوبەکر و پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچیان کرد بۆ مەدینە فەتحی مەکە هاتە پێشەوە لە فەتحی مەکەیە سوڕاقەی کوڕی مالیک موسڵمانە بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتەکە حەزرەتی ئەبوبەکر وفاتەکە سەردەمی حەزرەتی عومەریەت و لە سەردەمی حەزرەتی عومەرە وڵاتی فارس ڕزگاریە بێت و گەنجینەکانی کیسرا هێنن بۆ مەدینە لەو کاتەیە سوڕاقەی کوڕی مالیک پیر بووە کۆماوەتەوە لە ناو موسڵمانەکانایە کە گەنجینەکانە هێنن حەزرەتی عومەرەشێتە شوێنێکی بەرز هاوارەکە سوڕاقەی کوڕی مالیک لەکوێیە سوڕاقەی کوڕی مالیک بانکەن سوڕاقەش کۆماوەتەوە بە پیریەت و یەتە خزمەتی حەزرەتی عومەر سەحابەکان هەمووی کۆبوونەتەوە حەزرەتی عومەرە فەرمێت سوڕاقە دەست بێنە با بازنەکانی کیسرایی تێبکەم صدق رسول الله صدق رسول الله صلى الله عليه وسلم سوڕاقە دەسەکا بە گریان و بازنەکانی کیسرا کاتە دەستی چەندین ساڵ دەیان ساڵ پێش ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم وعدی بازنەکانی کیسرا یا پێم لە کاتێکە کە کەس نەبوو پشگیری بکا لە شاری مەکەیە هەڵ هاتبوو بە تەنها خۆی ئێستا ئیمبراتۆرێتێک و دەوڵەتێکی گەورەی ساسانی هێناوە بە چۆکە صدق رسول الله سوڕاقا فەرمێ دەستی کرد بە گریان حەزرەتی عومەر دەستی کرد بە گریان ئەسحاب هەموویان دەستیان کرد بە گریان و معجزەکانی پێغەمبەر و سەرکەوتنی ئیسلام و سەرکەوتنی فەتحە و دەرگای سەرکەوتنی ئیسلام کە ئەشکەوتی ثەور بوو دەرکەوە مسلمانان ربي بنيرا صلوات صلوات وحبيبي خوش لقانتو
أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيته ربي بغير صلوات بو حبيبي خوش لقايته أحمد أسعد محمد مجتبى يوم اصطفيته ربي بغير صلوات بو حبيبي خوش لقايته أحمد أسعد محمد مجتبى يا مصطفيته نيوني قايتو بميرباني كافيا بومو بتلايتو نيوني قايتو بميرباني كافيا بومو بتلايتو سروي جوباران ألا أرسين ألا